ئەمە سێمجار هەر داواکاریەکەمانەیە کۆمپانی ئەسڵ حساب بۆ داواکاری ئەمە ناکات. ئێستا هاتین گەڕێکمان سکاڵا یاسایی تۆمارێکن دەست بە کۆمپانیا ئەو سکاڵ ئەوەیە لە عەقدەکە بۆندێکمان هەیە ئەڵێ ئەگەر بۆن بەشدار بوو پابەند نەبوو بەدانی پارەوە پابەند نەبوو حسابات 120 لێ ئەشکێن و باقی ئەدەینەوە. ئێستا ئێمە هاتین ئاخر چۆن بڵێ ئاخر هەنگاو ئاخر ئێمەکە دز بە کۆمپانیات بگنە بەر سکاڵای یاساییە بۆی کە 180 مامدا 120 بۆ خۆی گەردنی ئازاوێ. پێم بڵێ لە ماوەی ڕابردووە چەند جارێک خۆپیشاندانات ئەنجامدا لێگرت بوونەوە واتە ئەنجامێکی نەبوو پێشووتر چەند جارێک لێرە خۆپیشاندانات ئەنجامدا لەگەڵ لایەنی پەیوەندیدا چیە لێ کۆمپانیا چیەڵێ؟ لە خۆڵان کۆمپانیا ئەڵێ ئەو عەقدەی کە کردمان بۆ خۆی هیچ گۆڕانکاریێک سەر ناکەین لە هەمان کاتدا ئەم پرۆژەیە منێکیان خۆم 5 قسمدا دەفتەرنیوەکەمدا ئەم دەفتەرنیوە بڕۆ هەر نازانم 56 موازم هەیکەل تەواو یا تاو نەبووە. هینوێ هەشت قسیدا هیچ نەبووە اینجا جگە لەوەیش ئەوە لەگە ئەوەی کە من پارەماندا 5 قستە ئەوەی کە بۆ من خەستەخانەیە مەکتەبە پارکە کوردزانم جادەیە شان بەشانی پرۆژەکە لە خانەکان بڕۆشتا هیچی نەکراوانیش. چەند ساڵە تۆ لێرە بەشداری ئەم پرۆژەت کردووە واتە لەکەیەکەوە تۆ لێرە یەکەنی شەجەمت کڕیوە؟ قوربانگیان دوێن یەکی چواری 2022 عەقدمان کردە بۆ یەکی چواری 2026 ئێمە لە خانە خۆمان بین. ئەمڕۆ چواری 2026 هەر هەمووی کە نزیکە 1700 خانە 130 تاو نەبووە.